کیژۆڵەیەکی جوان هەبوو ناوی کوردستان بوو ناوی چ بوو؟ کوردستان کوردستان دوای ئەوەی مەکتەبی تەواو کرد چوو بۆ خولی هاوینە چوو بۆ خولی چ؟ لە خولی هاوینە چووە وێنە کێشان چووە چێندەر؟ وێنە کێشان مامۆستایەکی بوو ناوی مامۆستا ئەڤین بوو دەزانیت دووستیکەی؟ داکت فێری کردی؟ ئەتو ناوت چییە؟ ئەتو لیلەخانی؟ ماشەڵڵا کە جوانی ماشەڵڵا ڕاوەستە بەیبادی مەکرد کوردستان بزانە کچە جوانە چەند قسەی خۆشە زان دەرێت چێ خوشکەکە چۆکە بێزارتەن دەکەن ئەوە دەکەن جا بۆیە مناڵەکان با چیرۆکەم تاوکەم کوردستان جێ بگرن کوردستان چوە ژوورەکەی خۆی کە دوای هاتەوە مامۆستا پێی گوت کوردستان وێنەی کوردستان دروستکە سروشتی کوردستان جێلەیە کوردستان وەڵا ئەویش چوو وێنەکانی دروست کرد لە پاشان دایکی پێگوت کوردستان لەگە تونیە کوردستان ئەو کوردستانەکەی وێنەی دەکا گوتی کوردستان وەرە دەی وەرە نانی بخۆ کوردستانیش گوتی دانیشتە گوڵەکەم دانیشتە کوردستانیش گوتی باشەدایە دێم وەڵا چوو جوان جوان دەستی شوشت و وازی لە وێنە کێشانە هینا کوردستان جێ دێ وەڵا دوای ئەوەی نانی خوارد و دەستی شوشت و گوتی دەچم وێنەکەی چا دەکەم دەبینی وا گارەگار و هەرایەکە لە ناو ژوورەکەی شەڕە کوردستان شەڕەکە ئەما شەڕ گوتی دایە گوتی کەس لە ماڵی مەیە گوتی نا گوتی میوانمانە هاتی گوتی گوتیا دێ و دەنگە دەنگت چیە لە ژوورەکەی من گوتی وەڵام من نازانم کچم دەنگە دەنجی چی گوتی دایە شەڕ و هەرایەکە ئەو دەرێ ئەمن لە تو باشترم ئەو دەرێ من لە تو جوانترم وەڵا داچی گوتی دەبڕ دەرکەی بکەوە وەڵا بە دەرگەی کردەوە دەبینی ڕەنگەکان بە شاردێن ڕەنگ سۆر و کەسک و زەرد و مۆر و بۆ شین و بۆر و سپی و ڕەش دەزانێ بەرچی کوردستان ڕەنگ وا بە شەردێ ئەو دەیگۆ ئەمن لە تو باشترم ئەو دەیگۆ من لە تو جوانترم ئەو دەیگوت ئاسمان شینە ئەو دەیگوت ئاسمان سەوزە ئەو دەیگوت تیشتی هەتاوم ئەو دەیگوت شەوی تاریکم کوردستانیش گوتی کوردستان جێ بدە کوردستان گوتی کەستان جوان نینە کەستان باش نینە ئەگەر هەمووتان پێکەوە دەست لە ناو دەستی یەکەن و وێنەیەکی جوانی کوردستان وێنەیەکی جوانی وێنەکەی من دروستکەن کەوایانگو هەمووتان بە سوودن کەوای هەمووتان بەشۆیدێن دەستیانە ناو دەستی یەک کرد و وێنەکەی جوانی کوردستانیان دروست کرد و ڕنگکانیان دروست کرد کوردستانیش بردیەوە لای مامۆستا مامۆستاش گوتی چاپەشی دەدەن لە کوردستانی